سەرڕای لادانی سندوقەکانی بەخشین لە شوێنە گشتیەکان لەلایەن حکوومەتی ماوە بەسەرسووی هەرێم نووسینگەی چەمچەماڵی دەستگای بەخشین بە هاوکاری ڕێکخراوی سۆمای چاوان موچەی مانگی یەکی دابەش کرد. بەخشین بۆ پڕکردنەوەی شوێنی سندوقە لە دراوەکانی دەخیلەی ماڵان دەبەخشێتە هاوڵاتیان و خێزانەکان تا بتوانێت موچەی منداڵانی نازدار بدات و کەمێک لە ئازارەکانیان کەم بکاتەوە. دیارێمەکو دەستگای خێرخوازی بەخشین نووسینگەی چەمچەماڵ کە خوای گەورە پشتیوانمان بوو کە بتوانین لە ساڵی تازەی 2026 بتوانین موچەی دەستگای خێرخوازی بەخشین مناڵانی بێباوک ئامادە بکەین. دەستگای خێرخوازی بەخشین کە چەند بەشێکی خێرخوازی لە خۆی گردوویەکی لە بەشەکانیان دابینکردنی موچێ بۆ مناڵانی بێباوک کە چینێکی ئەساسن لەم کۆمەڵگایە کە بێنازن و بەخشین هەستی بەم بێنازیە کردووە کە نازی خۆی داوە پیان و بە هیمەتی خوای گەورەوە پاشان بە گیرفان و بەخشندەکانی خێرخوازان زۆر بێ مناڵەکانمان لەسەر سنووقی مارکێتەکان بوو دیار بۆ بە بڕیارێکی حکوومەت کە پێشتریش ئاماژەمان پێکرد کە سنووقەکانیان پێمان هەڵگردەوە و کارێکی ناڕەوا بوو سەبار دەرهەق بە ئەم مناڵە بێباوکانە یعنی دوێنێ پێمیان وتووە واللهی مانگێک شەبێ ئێمە سەرقاچی مریشکە کڕین بۆی ئێمە سواز بەخوای گەورە ئێستا پرۆژی ئەم دەغیلانەمان هێناوە دەغیلەی ماڵانە کە ئەمەیتر هەر کەسێک لەم دەغیلانە ئەباتەوە هەر هاوڵاتیەک هەر کەسێک کە سەردانی نووسینگەمان بکات لە چەمچەماڵ لێرە لەم دەغیلانەیە دێنێ ئەم دەغیلانە ئەیباتەوە مانگێک 2 مانگ دایانا لە ماڵەوە دیارە بە 2 مانگ موچی مناڵێکمان بۆ دابینەکە و سپاس بۆخوا خەڵکیەکیش ئێستا هاتوۆتە دەممانەوە کەەوەی لێمان ڕابینەوە تەلەفۆنمان بۆ کردو هاتووە بردیوتی و سپاس بۆخوا بۆشمان گەڕاوەتەوە. دایکانی منداڵانی بێسەرپەرشت و منداڵانی نازدار سوپاسگوزاری بەخشینن کە هەموو هەوڵێکی خۆی خستووەتە گەڕ تا پێداویستی ئەمان پڕ بکاتەوە. خی گەورە جەزای خێر و بەرەکەت ئیشەڵڵا بکەوێتە نێوان ئەم ڕخراوانەوە بە تایبەت بەخشین لە نووسینگەی چەمچەماڵ ئێمە سوودێکی زۆرمان بینیوە لەم هاوکاریانی کەوا مناڵی بێباوک و بێناز ئەکرێ هیوادارم نمونەیان زۆر بێ و کەوا پشگیری ئەم مناڵانەکەن هەم لە ڕووی پەروەردەییەوە کەوا دەستگای نووری حکمە کراوەتەوە بۆ مناڵان فێری قورئان خوێندنیانەکە هەم لە ڕووی جلوبەرگەوە هەم لە ڕووی خواردن و ئەو شتانەوە لە ڕووی مادیەوە هاوکاری ئەم خێزانانە کە مناڵی بێباوک سپاس و دەستخۆشی ئەو کەسانەکەم کەوا هاوکاری ئەکەن بۆی بەردەوام بن ئەم هاوکاریانش بۆ مناڵی بێناز و بێباوک. خی گەورە پاداشتی خێرام دێتەوە ئیشەڵڵا چۆن هاوکاری ماکان خی گەورە هاوکاریان بێ لەو دنیای ئیشەڵڵا بەڕاستی جێشە نازین بۆ شارەکەمان دەستخۆشییان لێەکەم خی گەورە سەرفرازیان بکە ئەمەما ئیشی هەموو مانگێکیانە ڕەبی لەشیان ساخ بێ دەستخۆشی لەو خێرخوازانە شەکەم کە هاوکاری ئەمانەکەن و ئەمانیش بۆ ئێمەدا بەشەکەن ینی بەڕاستی ئەمان ئەگەر نەبن ئێمەیانی زۆر پێمانەوە دیارە ئەگەر مانگانە هاوکاریە شکر زۆر باشە لەخوا بە زیابێ دەستیان خۆش بێ خی گەورە پاداشت خێریان بێتەوە. نووسینگە جیاوازەکانی بەخشین لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێم موچەی هەزاران منداڵی نازدار و خێزانی هەژار داوین دەکەن و بوونەتە نەوا و خەمخۆری هەمیشەییان. ڕەوین محەممەد کەناڵی پەیام چەمچەماڵ.